ئەو بوونەوەری هەرگیز نامرێت. نەمری خەونێکی کۆنی مرۆڤە لە چیرۆکی گیلگامیشەوە هاک و زانایانی بۆ ماوەزانی ئەم سەردەمە بە دوای داوێڵن. بوونەوەرێکی گچکە کە قەبارەی لە چەند میلیمەترێک تێپەڕ ناکات لەوانەیە کلیلی دەرگای نەمری لابێت. ئەم بوونەوەرە جۆرێکی لالەی دەریاییە دەتوانێت بۆ هەتایە بە زیندوی بمێنێتەوە. کۆتاییەکانی سەدەی 19 بۆ یەکەم جار لە دەریای ناوەڕاستدا دۆزرایەوە. خەبارەی لە نێوان 4.5 بۆ 5 میلیمەتردایە. کۆ ئەندامی هەرسکردنی بەڕوونی دیارە و هەستەوەری زۆری هەیە. سووری ژیانی ئەم بوونەوەرە لە دوو قۆناغی سەرەکی پێکدێت. قۆناغی یەکەم وەکو کرمۆکەیەک بە بنکی زەریاوە جێگیر دەبێت. قۆناغی دووەم لە بنکی زەریادا دەبێت بە پۆڵپ و گەشە دەکات. دوای ئەوەی دەگاتە قەبارەیەکی گونجاو دەست بە ژیان دەکات. لالەی دەریا بەهۆی بچووکیەوە مەترسی لەسەر ژیانی هەیە. بۆیە بە ژمارەیەکی زۆر بێکەوە دەژین تاوەکو کەمتر ببنەرنێت شیر. تایبەتمەندی ئەم زیندەوەرە لەو کاتەدا دەردەکەوێت لە ژێر فشار و مەترسیدا. لەو کاتەدا دەچێتەوە بنکی دەریا و بۆی دەگۆڕێت بە پۆڵپ جارێکی دی دەست دەکاتەوە بە لەبەرکردنەوەی خۆی وەک ئەوەی پەپولە بگەڕێتەوە سووری ژیانی ناو قۆزاغەکەی. ئەم بوونەوەرەش بەم شێوەیە دەچێتەوە قۆناغێکی پێش بوون بە لالەی دەریا. ئەنجا چاوەڕێ دەکات تاکو هەلو مەرجەکان لەبەر دەمن بۆی بێتەوە بە لالەی دەریا. زانایانی بۆ ماوەزانی ئەم پرۆسەیە بە کلیلی تەمەندرێژی مرۆڤ و چارەسەری هەندێک نەخۆشی درێژخایەن دەبینن. تۆ پێ دوایە مرۆڤ خەونی نەمری بکاتە ڕاستی